ئامان وریابن لێرەشەوە ئامۆژگاریم بۆ بینەرانی بەرنامەکەمە ئامان وریابن هەتا عالمێک نووسەرێک با بڵێن کتێبێکی جوانیە بە ناوی تۆکسیک پارنت. تۆکسیک پارنت زانیانی چی دایک و باوکە بەڕێزەکان یعنی دایک و باوکی ژەهراوی. باسی هەندێک دایک و باوکەکە بە معنای کەلیمە بە خۆیان نازانن ژەهراویە هەڵە سێودانیشێ بە تۆڵی هیچت یا بەسەر نییە هەڵە سێودانیشێ ڕۆژی 10,000 بە تۆڵێت تۆ نان نابێ بیخۆی هەڵە سێودانیشێ بە تۆڵێت چی بەخوا قەسەم ڕەزیل و فەسیلە بیت هەڵە سێودانیشێ بە کچەکەیڵە چی ئەگەر بە ڕۆژ نیمەڕۆ تەلاق نەدرای هەختە قسە بکەی هەڵە سێودانیشەڵێ زۆرمان هەڵقوڕان نۆبەی تۆیە جاتوەرە ئەو قسەت پێ بڵێن تااقەتی خوێندنت هەبێ وایە نەخۆتان بەرنەوە مووقیفە بۆیە ئەو عالمە قسەیەکی زۆر کتێبەکەی تەمەن کتێبێکی زۆر جوانە پێم خۆشە پێم وایە کراوە بە کوردیش بە ناوی دایک و باوکی ژەهراوی یان تۆکسیک پارنت بە معنای کەلیمە بەڕاستی من بە مروری ژیانی خۆم بە تەمەنی خۆم بە هەوڵدانە پەروەردەیەکانی خۆم لە دایانگەل لە باخچە لە قوتابخانە لە زانکۆ لە پەیمانگە هەندێک دایک و باوکە بینم بەڕاستی هۆکاری بێئومێدبوونی تۆیە یعنی ئەمەنە بە تۆی وتووە تۆ نان نابێ بیخۆی کاسبی ناکەی تۆ بە حیاتی ناجح نابی یعنی سبحان الله ئەتەوێ شان بدەیتە بەر ئینگلیزی بی لە قسەکەی دایک دەکەیتەوە ئەڵێ دایکت دەڵێ بەخوا تۆ قەت ئینگلیزی باش نابی هەر لە خۆ تۆ سار دەبیتەوە یان بیر لە باوک دەکەیتەوە ئەڵێ تۆ پێت ناخوێنرێ کورەوە ڕۆڵە وازی لێ بێنە وەرە لەگەڵ خۆما فیتەری بکە ڕێک بە تایبەتی مناڵش خۆی خواخوایەتی نەخوێنێ کورە ئەڵێ وەڵا سەد خۆزگە بە قوربان ئەو چاوات بم ڕێک پشتی لێ دەکاتەوە بۆیە ئەوەش خاڵێکی تر کە زۆر گرنگ و موهیمە کە بێئومێدبوون عینەکێکی ڕەشە و بەشێکی گرنگ و هۆکارێکی گرنگی بریتێ لە خۆت بەڵام بەشی دووەمی بریتێ لە دایک و باوک